زاناتان ئەمرێ ڕێزی نازانن، لە دوای مردنی چاو بەگریانن. ئێستاکە نرخی قانع و بێکەس، دەزانن کاتێ کە ڕۆیین لە دەست. ئەمڕۆ پیرەمێرد ڕێزی دیارە، کە ڕاکشاوە لە گردیارە. ئێستا بەداخن بۆ خانی و گۆران، یەک کوردی بادین یەک تیرەی سۆران. ئێستاکە دەستیان ئەدەن بەدەستا، بۆ حاجی قادر پیرە مامۆستا. ئەمڕۆ کە پایەی بێخود و زێوەر، دەزانن لە ڕووی زانست و هونەر. ئەم چەرخە نالی و ناری بە نرخن، موختار و موفتی و ژیر و خۆشمرخن. ئێستا بەڕێزن دوو ساحەب قەڕان، سالم و حەمدی لەلای هۆنەران. ئەمین زەکی بەک بەرز و مێژونووس، ئەمڕۆ بۆی دەخۆن مەراق و ئەفسوس. بۆ ڕەمزی مارف بۆ عەلی باپیر، تازە غەم دەخۆن نووسەرانی ژیر. یان بۆ زەهاوی و بۆ فانی و لافاو، ئەمڕۆ دڵ دەشۆن بە فرمێسکی چاو. بۆ شێخ سەلام و بۆ هەوری و نووری، ئێستا دەچێشن مەراق و دووری. یان بۆ خادم و کۆماسی و ئەختەر، ئەسرین دەڕێژن قوڕ دەکەن بەسەر. هۆنەر و نووسەر زانا و هونەرمەند، تا نەمرن نابێ پایەیان بڵند. دەم خۆش کاک حەمید. زۆر سوپاس. دەست و پەنجە خۆش مامۆستاگیان. ئازیزانی قەلەندەرخانە سڵاو، خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەم سروشتە جوانی کوردستان لەگەڵ هاوکارم کاک حەمید بانەی پێتان شاد دەبینەوە. ئەمڕۆ باس لە شاعیرێکی ڕۆژهەڵاتی کوردستانەکەین کە خەڵکی شاری بانەیە کە محەممەد فیدایە. ئەم شاعیرە ڕۆژگارێک بە هەر هۆکارێک بێت ئاوارەی باشووری کوردستان بووە. بۆ زیاتر باسکردن لە بەرهەمەکان و نووسینەکانی ئەم شاعرە، زۆر بەڕێز نووسەر کاک مۆفەق میراودەلی لامان ئامادەیە. بەخێر بێی. زۆر سپاس. سپاس بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس. زۆر بەخێر بێی. بێگومان لەگەڵ مامۆستا ئامانج غازی بە ئامێری چەلۆ و لەگەڵ هاوکارم کاک حەمید. زۆر سپاس. بەخێر هاتی مامۆستا ئامانج. بەخێر بن. گەر بکرێت محەممەد فیدا بە ئێمە و بە بینەرانی قەلەندەرخانە بناسیت. بەڵێ. محەممەد فیدا لە ساڵی 1929 لە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. هەر لە تەمەنی گەنجەتی لە تەمەنێکی کەم بە هۆکاری سیاسی ئاوارەی باشووری کوردستان دەبێت. دیارە هەر لە سەرەتای ژیانیەوە کە دایەوەی کە فێری خوێندەواری دەبێت لە حوجرە، وانەی ئاینی دەخوێنەوە دواتر دەچێتە قوتابخانە، قوتابخانەی فارسی ئەو کات، کە ئاوارەی کوردستانی باشوور دەبێت بۆ لە شاری سلێمانی ماوەیەک دەگیرسێتەوە لە سەرەتای چلەکان. دواتر محەممەد فیدا دێتە ناحیەی بنگرت، لەوێ لە دێهاتی وێ دەمێنێتەوە ماوەیەک، دەست دەکا بە کاری فێرکردنی خوێندن بە منداڵانی کورد. لە ساڵی لە کۆتایی چلەکان لە 47 دێتە ناوچەی پشدەر لە گوندی ناودەشت، لەوێ لە لای حەسەنی سێماناغا کە پێی دەوترێت لە عەشرەتی میلادی لەوێ دەمێنێتەوە. پاش مودەتێک دیارە ئەو کاتەی کە لەوێ دەبێت لە بواری ڕۆژنامەوانی ڕۆژنامەیەک دەردەکا، ماوەی 2 ساڵ لە ساڵی 48 بۆ 49 بە ناوی سەرقەدەغا. دواتر دەچێتە شاری قەڵاتزێ، ماڵ دەگوازێتەوە بۆوێ لە پەنجاکان. لە ساڵی 52 تا 54 لە لای ماڵی میناغای گربداخ و ئەحمەدی مەمەنداخایی دەمێنێتەوە، منداڵەکانیان فێری خوێندەواری دەکا و دواتر لە بواری دەست دەکا بە بواری نووسین و وەرجێڕان و بڵاوکردنەوەی کە دواتر باسی دەکەین ژمارێکی زۆر وتار و بابەت چێ نووسین چێ وەرگێڕان. بەڵێ. بەڵێ مامۆستا، بێگومان بوارێکی تر جگەلەوەی کە مامۆستایەتی کردووە،
بواری برین پێچی بەڵێ ئەمە لە چۆ فێر بۆ لە چۆ سەبارەت بە مامۆستایەتەکەی حەزەکەم باسی ئەوە بکەم کە ساڵی 56 ئەو کات متەسەڕیف عومەر عەلی دەبێت داوای ئەوە دەکات لە میراودەریەکان ژمارەیە کەس بنێرن بۆ سلێمانی بۆ ئەوەی فێری بۆ ئەوەی دەورەیەکی خێرا ببینن مدەی ساڵێک لە 55 بۆ 56 چەند خوێندنگایەک بکرێتەوە لەسەر ئەمری ئەو کاتی عومەر عەلی و بە ڕێکەوتن لەگەڵ ئەو کاتی میراودەریەکان کە داوای ئەوە دەکەن خوێندنگا لە ناوچەکە بکرێتەوە چەند خوێندنگایەک دەکرێتەوە کە لەچێ بۆ دەورە بۆ سلێمانی و دێتەوە دەبێتە مامۆسا بەڕێوەبەری خوێندنگای بێگەڵاس دەبێت یەکێک لەو خوێندنگایانەی کە دەکرێتەوە لە بێگەڵاس یەکێکیان لە گردەسپیان و یەکێکیان لە بێشیر یەکێکیان لە گەناوە ئەو چوار خوێندنگایانە دەکرێنەوە محەممەد فیدا ساڵی 56 دەبێتە بەڕێوەبەری 15 56 خوێندنگا دەکرێتەوە پرسیارێک لەسەر ئەوە بکەم ئەو زمانە کە مامۆستا کەم بۆ بەڕاستی ئەو بڕیاری عومەر عەلیش کە ئەو کاتە بڕێی متەسەڕیفی شاری سلێمانی بووە ئەو بڕیارە لەسەر ئەوە بووە کە ئەو کەسانی کە تەنانەت دەرچووی شەشی سەرەتاییشن دەورەیەکی سەریعان پێ بینراوە بۆ بکرێن بە مامۆستا دیارە ئەویش هەر ئەویش دەرچووی پۆلی 6 بووە بەڵێ دەرچووی پۆلی 6 بە دیارە لەسەر داوای ئەو کاتی بابکر سەلیمی ئاغای پشدەری لەسەر داوای ئەو دەکرێتەوە ئەو مەکتەبانە دەکرێنەوە بەڵێ دیارە مەسەلەی ئەوەی کە برێن پێچی ساڵی 57 و 58 و 59 بۆ ماوەی 3 ساڵ لە سلێمانی دەمێنێتەوە لەو ماوەیەدا بە حکمی ئاشنایی و بە حکمی تێکەڵاوی لەگەڵ پیرەمێرد و ئیتر سەردانی سلێمانی لەوێ داخلی دەورەیەک دەکرێت دوو کەس لە پشدەر داخلی دەورەیەک دەکرێن دەورەی برین پێچی تقریبا 9 بۆ 10 مانگ لەوێ دەمێننەوە لەگەڵ ئێستا حاجی مەحموود ئاغا حاجی مەحموودی ئەحمەد ئاغا کە ئێستا لە هەولێردا دەنیشێ کە ئەویش هەر بە درێژایی تەمەنی هەر برین پێچ بوو ئێستا لە ژیاندا ماوە لە هەولێردا دەنیشێ لەو دەورەیە دوای کە دەورەکە تەواو دەبێت ئیتر دێنەوە لە سوڵتانە دێ هەر لە قەڵاتزێ شوێنێکە لە ژاراوە سەر بە ژاراوە نەحێ ژاراوەیە لەوێ دەست بەکار دەبێت وەکو برین پیس دواتر دەچێتە سەرسیان بەری مەرگە بنگرت ماوەیەکیش لەوێ دەبێت و دواتر دێتەوە خستخانەی قەڵاتزێ شاعیر لە چەند بواردا شاعری نووسیوە شعرەکانی محەممەد فیدا خۆی محەممەد فیدا هەم نووسەر بووە هەم وەرجێر بووە هەم نووسین لە بە زمانی فارسی بە زمانی کوردی و هەم وەرجێران لە کوردیەوە لە عەربیشەوە و تەنانەت لە ئینگلیزیشەوە بابەتی تەرجەمە کردووە کە لەو دەستنووسانی لای ئێمەیە خۆی ئاماژەی پێدا و لە گۆڤاری بەیانیش بابەتێک بڵاوبەتەوە ئاماژە بۆ دەکات کە تەرجەمەی لەو زمانانەوە کردووە شعرەکانی شعری نیشتیمانی هەیە شعری خۆشەویستی هەیە شعری ئاینی هەیە و ئەوانە زیاتر شعرەکانی خۆی لەو سێ تەورەیەدا دەبینێتەوە بەڵێ مامەساگیان پێم خۆشە شعرێک کە بەڕێستان خۆت بۆت هەڵبژاردەم بەشدار پێ بکەین گەر مامەسا هاوکارم بێ شعری خۆشەویستی نیشتیمان و دولبەر تاریفی ڕووی جوانان بەزار و دەم مەحاڵە پێنووس مەگەر بنووسێ ئەو سافی ئەو جەماڵە عمرێ بەخۆشی بڕوە ژینێ نەچێ بەبێ سوود ڕوانینی زوڵف و ڕوومەت سەیرانی چاوی کاڵە باڵا وەکو سنەوبەر سەرسینگی چەشنی مەڕمەڕ مژگان بەوێنە خەنجەر ڕوومەت وەک گوڵی ژاڵە دووری لە خۆشەویستە نەدەزانی چۆنەکیانە ئاوێکی سوێر و ناخۆش ژارێکی تفت و تاڵە جوانی لە تافیلاوی بۆ کیژی جوان و دلبەر برژانگ و زوڵف و چاو و ڕوخسار و لێوی ئاڵ جوانی بەڵام بەڕاستی ڕەفتاری جوان و بەرزە بەجێهێنانی فەرزە لەو بەولا و بەتاڵ ڕووگەر بکە لە چاکە بەو دڵ و گیانە پاکە بزانی کە خوا تاکە ئەو کیژە 14 ساڵە وێنەی بەهەشتە خاکمە ئێمە و دەرونی پاکمە زریانی وەک نەسیمە و
وەشتیش لە جێ شەما. دەم خۆش هەندەهان زۆر سپاس. مامەساجان محەممەد فیدا گەر سەیری ژیانی بکەین بێجگەلەوەی کە ژیانی خۆی هەبوو ئیش و کاری کردووە، بەڵام لە هیچ قۆناغێکی ژیانە هیچ شتێک لە نووسین و خوێندنەوە ئەم کەسەی ڕانەگرتووە. بەڵگەش ئەو بەرهەمە زۆرە ئەدەبیەیە کە بەجێی هێشتووە بەڕاستی. ڕای جەنابەت چییە بەرامبەر ئەو توانە گەورەی مامۆستا محەممەد فیدا؟ دیارە فیدا لە بواری نووسین، لە بواری وەرجێڕان و لە بواری نووسینی ڕۆژنامەوانی بەڕاستی دەور و نەخشێکی جوانی ئەو کاتی کێشاوە. توانیویەتی کۆمەڵە کتێب چێ بنووسێت چێ بکاتە کوردی و زنجیرەیەک وتار و بابەت و لێکۆڵینەوەی لە ڕۆژنامە و بەڤارەکانی ئەو کاتدا بڵاو کردوونەتەوە. لە بواری کتێب ئەوانەی کە چاپ کراون دیارە گوڵستانی شێخی سعدی ساڵی 57 لە کەرکووک چاپ دەکات کە کردوێتە کوردی لە فارسیەوە. ساڵی 58 کتێبەکەی مەردۆخی کورد و کوردستان کردوتە کوردی چاپ کراوە، چاپی یەکەمی بە 2 بەرگە و چاپی دووەمیشی هەر کراوە. ساڵی 83 کتێبی ڕەش و سپی ئەوەی کە لە دەست جەنابتانە کتێبی ڕەش و سپی کە شعرە و چاپ کراوە. ساڵی 87 کتێبی 86 فەقی ئەحمەدی دارەشمانە کە باسی فەقی ئەحمەدی دارەشمانە و ئەسڵ و نەسەب و ئەوەی کەوالی کەوتۆتەوە بە هۆندراوە لە گەورەی بابانیان. بەڵێ بابانیەکان و میراودەلیەکان و گەردیەکان. بەڵێ ئەوەشی چاپ کردووە. لە بواری ڕۆژنامەوانی سەرەتای ئەوەی کە من ئەو بە دوواداچوون و لێکۆڵنەوەی من کردومە لە تا ئێستا سەرەتاکەی بە تەواوەتی دیار نییە بڵین لە فڵان ڕۆژنامە یەکەم وتاری بڵاو کردوتەوە، بەڵام لە ساڵی 58ەوە بابەتی هەیە. مامۆستاگیان دیارە ئەرشیفێکی زۆر جوان لە بەردەم جەنابتایە. ئەم دەستنووسانت لەکوێوە پیا کردووە؟ بەڵێ بە حکمەوەی خۆم کە بەدوای ئەوەم کە ڕۆژنامە گۆڤار و دەستنووس و بڵاوکراوە و ئەوانەی کە لە پێشوو دەرچوون کۆ بکەمەوە. یەکێک لەوانە کە بەدوای کارەکانیدا چوون محەممەد فیدا بوو و کاوەی کوڕیشی شەید کاوە. شەید کاوەش بەڕاستی کۆمەڵک بابەتی باشی حەز دەکەم فرسەت بوو قسێکیش لەسەر ئەو بکەین. فیدا کاتی خۆی کە ئەو بابەتانی هەبووە، بەڵێ ئەو کوڕی هەبووە لەگەڵ 6 باز ئەکرێت زۆر بەتوانە بۆ لە بواری وەرجێ. بەڵێ شەید کاوە زۆر بەتوانە بووە لە زمانی کوردیش و لە زمانی فارسیش. بابەت هاچی زۆری هەیە لە ڕۆژنامە گۆڤارەکان. بڵێ فیدا ئەم بابەتانەی بەڕاستی ئەوەی جێی دەستخۆشیە و خۆشحاڵیە بە پلەی یەکەم بنەماڵەکەیان هەمویان هاوکار بوون، چێ کچەکانی گولیزارخان، ڕێزانخان، شلێرخان و تا دوایی هاوکار بوون لەوەی کە لایەن بوو ئەوەی لایەن بوو خستیانە بەردەستم و کۆمەڵە خەڵکی تریش لەوان کاگنیازی ئەویش چەند دەستنووسێکی لابوو دایەوە دەستم هەمی فیدا و هەمی شەید کاوە. دیارە خەڵکی تریش بەڕاستی هەیە چەند لاپەڕەیەکی دیاریکراوی لە کتێبەکان دەستکەوتووە، ئەوانەش کە نەمهێناون ئێستا. بە کۆی گشتی نزیکەی 15 دەستنووسی لای من پارێزراوە، هەمویان سکان کراون بە سیستەمێکی پێشکەوتوو و دەستمان کردو بە چاپکردنەوەی هەم کتێبەکانی و هەم دەستنووسەکانی. کتێبی یەکەمیان چاپ کردوەوە فەقی ئەحمەدی دارەشمانە، بەڵام ئەوەی کات خۆی ڕقابەی لێلا ڕقابەی عراقی ئێمە ئەوەشمان لێ داناوەتەوە و پراوێزمان بۆ کردووە و لێشمان زیاد کردووە. مامۆستاگیان پێمان خۆشە بێ ئەگەر شعرێک لەو شعرانەی کە لە ناو دەستنووسەکەدا هاتووە ئەگەر بۆمان بخوێنیتەوە زۆر پێمان خۆشە بێت. بەسەرچاو فەرموو بە هاوکاری مامۆستا. شعرێکی فیدا: ئەی برای ژیر و بەڕێز و خوێندەوار، خوا بە دوورت کا لە جەوری ڕۆژگار، بۆ دەنووسم چاوەکەم ڕێز و سڵاو، ڕۆژی بەختت ڕوون بێ نەک ئاڵۆز و تار، نووسەر و خەت خۆشی وەک تۆ کەم هەیە، خۆشەویستی ئەهلی لادێ و خەڵکی شار، بۆ هەموو زانینە بەو هەموو زانینەوە کەم تەرخەمی داخەکەم بۆ سوودی بۆ ئەخبا و بۆ ڕووبار. دەم خۆش مامۆستاگیان، دەست و پەنجە خۆش مامۆستاگیان.
مامۆساییان دیارە باسی ئەو ئەرشیفە جوانت کرد کە لە بەردەمتایە ئەو دەستنووسە بە نرخانە کە ژێرخانێکی زۆر زۆر گرنگی ئەدەبین هەوڵێک هەیە بۆ چاپکردنی ئەم دەستنووسانە لە ڕاستیدا ئێمە چەند جارێک ڕامانگەیاندووە هەم بۆ کۆبەرهەمی شەیدکاوەوە هەم بۆ بەرهەمەکانی فیدا وتمانە هەر کەسێکە ئامادەی تێدا بێ ئێمە بە ئامادەی بە ئامادەکراوی دەخینە بەردەستی بەس بەداخەوە تا ئێستا بەڕاستی کەسیمەتی ئەوەی نەکردو ئەوانەی ئەوەی کە چاپ شکراوەتەوە لەسەر حسابی خۆم کردومە ئەوەی ئێمەمانێ بەرنامەکە بکەین بە بڵندگویەک بۆ ئەوەی کە هەوڵێک بدرێ بۆ چاپکردنی چونکە ئەم کتێبانە بەڕاستی ئەوانی چاپ نەکراون دیوانی کەشکۆڵ کە 10,000 بیتە وەجێڕاوی مێژووی کوردناس هەروەها مەسەڵەن گوڵستانی سعدی زۆر لەو کتێبانەکە هەیە بەندنامەکانی مێژووی پشدەر ئەم کتێبانە بەڕاستی کتێبی بە نرخن و ئەبێ کاری وە کاک هەمیدگیان بۆ زانیاری زیاتر هەندێک کتێبی زانستی پزیشکی کتێبی زانستی پزیشکی تەرجەمە کردووە و کتێبی هەندێک بابەتی مێژووی ناوچەکەی کۆ کردوتەوە لە دەم و دووی خەڵک کە بیستویەتی کۆی کردوتەوە یەو کاتی چلەکان و پەنجاکان هەموو ئەوانەی تۆمار کردو بە خەتی خۆی بە خەتێکی بەڕاستی خەتی قامیش بە قامیش کە ئەو کات بە ئوچ بەڵێ بە ئوچ بە قامیش و بە ئوچ کە شتێکی بەڕاستی زۆر زۆر جوان و نەخش و نیگارێکی تەواوی تێدا کردووە کە ئەوەی چێکە لە کەشکۆڵەکانی ئەوە کەشکۆڵی دووەمیەتی کەشکۆڵی یەکەم ئەمە یەکەمە کەشکۆڵی دووەمی کە ئەمانە شعریشن و وە بابەتیشن کۆکراون و دیوانی بێژان کە هاتووە چەند نمونەیەکی شعری ساڵی 69 لەگەڵ ژیان نامەشیان هەموو ئەوانەی کە نمونەیەکی شعری کۆ کردوونەتەوە بەشی زۆری کۆ کردوونەتەوە و هەستاوە کورتێکیشی لە ژیاننامەکانیان نووسیوە و کە زانیارێکی زۆر زۆر لەسەر شاعرانی کورد لە خۆ دەگرێت بەدەر لەوە کتێبێکی زانستی لەسەر کۆمەڵێک بابەتی جیاجیا پزیشکی کە کردوێتە کوردی هەروەها مێژووی شاری قەڵاتسێ کە هەمووی بە شێعر تۆمار کردووە لانی جوگرافی لانی مێژووی کەساتیەکانی ڕۆشنبیرەکانی لانی خوێندن و حجرەکانی و سەرچاوکانیەکانی هەمووی بە شێعر ئاماژە پێکردووە کە هەم مێژوویە هەم جوگرافیایە و هەم لایانی ئاینیە لایانی پەروەردەیە لایانی هەموو لایەنەکانی لە خۆ گرتووە و چەند شتێکی تریش ڕۆشنبیرێکی فرەلایەن ئەوە دەستنووسەکەی داستانی فەقی ئەحمەدی دارشمانەیە کات خۆی ڕقابەی عراقی کە بەشێکی لێلا بردووە دیارەوەی کە ئێمە چاپمان کردوتەوە ئەوشمان خستۆتەوە سەرێکە لای بردووە بەدەر لەوە بەڕاستی ئەوانی تریش کۆمەڵێک بابەتی جیاجیا لە خۆ دەگرێت فیداکە هەم نووسیونی هەم کۆی کردووە کە چاپ بکرێت دەکەین درێژە بە باسەکەمانەین بەڵام پێمان خۆش ئەگەر کاک حەمید شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە فەرم بەهار و نەورۆز زستان هات وتم ناگەینە بەهار لەبەر مەینەتی و پەژارە و ئازار ئەوانە مردین بەهارمان بینی گوڵ و سی و درەخت زۆر بەڕەنگینی بووکی نەورۆزمان نەدی لەسەر شاخ یان ئاگر هەڵکە یان مۆم و چراغ خوا بەزەیی هات بە چینی هەژار وەرزی زستانی بۆ کردە بەهار گەلێ سەر نەبوو ڕۆژانی چلە ئەویشمان بڕی بە یەک دوو پلە بورجی پیرێژن کەوتە ڕەشەمێ سەرمای زۆر هێنا بۆ شار و بۆ دێ خۆمان قایم کرد بۆ تۆفێکی سکۆڵ لەویش تێپەڕین ئازا و گورج و کۆڵ دەمە ئێوارێ لە بیستی ئادار لە پڕ دەرکەوت دیمەنی بەهار بە هەوای پاک و سازگار و خۆش دڵی دڵداری دەهێنایە جۆش هەتا ئەو دەمە بولبولی غەمبار
هەر خۆی ماددا بوو لە هەواری پار. دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش مامۆستاگیان. مامۆستاگیان دیارە ئەو بەسەرهاتانەی کە لە بەسەر شاعرە هاتووە ئەو بەسەرهاتە تراژیدیانی بەسەری هاتووە بۆ نمونە کە ئاوارە بووە لە ڕۆژهەڵاتەوە کە هاتۆتە باشووری کوردستان. ڕنگدانەوەی هەبووە لە شعرەکانی ئەم بەسەرهاتانی ژیانی و ئایا کە هاتۆتە ئەمبەر ئەو بیرمەندانە ئەو نووسەرانی کە ناسیونی و ئاشنایان بووە کێ بوون ئەوانە؟ بەڵێ دیارە من باسم کرد لە ساڵی لە سەرەتای چلەکان هاتۆتە سلێمانی. ئەو کات بە حکومیەوەی کە پۆلیس زۆر بەدوایەوە بووە ناچار هیچ پێناسێکی نەبوو هاتۆتە پشدەر. هاتۆتە بنگر دواتر هاتۆتە پشدەر. لەو ماوەیەدا دیارە فانی شاعری ناسیوە ئەمەداغای فانی و پیرەمێردی ناسیوە هەتا لە ڕۆژنامەی ژین کە ئێستا ڕۆژنامەکە من لامە لاپەڕێک دوو لاپەڕی ئەو سەرپەرشتی کردووە و وتاری تێدا بڵاو کردوێتەوە تێدا تەرجەمە کردووە ماوەیەکی زۆر و لەگەڵ گۆرانی شاعیر لەگەڵ کاکەی فەلاح هەر زۆر تێکەڵ بوو حتا دەوترێ هەندێک لە شتەکانیشی لە لای ئەوە هەندێک لە ویستوێت کات خۆی کە بۆی چاپکە دیارە پەیوەندی لەگەڵ ئەوانە هەبووە و هەر ئەو پەیوەندی شوای کردووە کە لە ڕۆژنامە و گۆڤارەکانی ژین و ژیان لە یەکێک لە دەستنووسەکانیدا کە لای منە دەڵێ من ساڵی 48 بۆ 49 2 ساڵ ڕۆژنامەیەکم دەرکردو بە ناوی سەرقەدەغا باسی ستافەکەشی دەکا بەدەست دەڵێ ڕۆژنامەیەک بووە کە بەڕاستی دژی دەسەڵات و حکوومەتی ئەو کات لەسەر ئەو ڕۆژنامەیە بانجیان کردم لێپرسینەوەشیان لەگەڵ کردم و وتیان دەبێ جارێکیکە ڕۆژنامەی لەم چەشنە دەرنەکەیەوە دوایین ژمارەی بێ تەنانەت لە یەکێک لە کتێبەکاندا من بینیومە دەڵێ کاتخۆی ئەو ڕۆژنامەیە گەیشتۆتە کوردستانی ڕۆژهەڵاتیش نمونەی. بەڵێ مامەسا دواپرسیارمان ئەوەیە ئەم لەبەر ئەوەی زۆربەی ژیانی لە ناوچەی پشدەر بردوێتە سەر بڵێ ینی بایەخێکی زۆر زۆری یاوە بەوەی کە کەسێکی ڕۆشنگەر بێ و کەسێکی منەوەەر بێ وەکو مامەستا وەکو هەموو وەکو ئەدیبێک وەکو نووسێک لەو ناوە ڕۆڵی خۆی بینیوە جگەلەوە بابەتێکی زۆر زۆری لەسەر ژیانی کۆمەڵایەتی و مێژووی پشدەر کۆ کردوێتەوە یەکێک لەو بابەتانی کە هەیەی مێژووی پشدەرنامەیە کە 10,000 دێر شعرە بەڵێ دیارە فیدا بەدەر لە بواری کە خۆت باسکرد نووسین و وەرجێران و بواری پەروەردەی و برێن پێچی گرنگی زۆری بە کۆکردنەوەی بواری مێژووی داوە لە دەم و دووی خەڵک ئەوەی کە پێی دەوترێ مێژووی زارەچی کۆی کردوێتەوە هەندێکی چاپ کردووە هەندێکی چاپ نەکردووە یەکێک لەو باسانە کە پشدەرنامەیە هەرچەندە دەوترێت کە سووتاندوویەتی لەبەرەوەی کە سامادە نەبوو بۆی چاپ کات بەڵام بەشێکی من چەند لاپەڕەیەکی کێچێک بۆی هێنامتی ئەم دەستنووسە لای منە نزیکەی 20 لاپەڕە دەبێ ئەو مێژوویە کە ئەو باسی دەکات ئەنی ئەو کتێبەیە کە ئەو باسی دەکات دەوتری سوتاوە بەڵام بەدەر لەوەش کتێبی فەقیح ئەحمەدی دارشمانشی هەیە کە هەر مێژووی پشدەرە و چەند دەستنووسێکی شعری کورتیشی هەیە بەڵێ وە بە شعریش ئەوەی کە پێشوو باسم کرد باسی هەموو مێژووی پشدەر و جوگرافیا و ڕووداوەکانی و ئەوانەش دەکات بەڵێ گرنگی زۆریشی بە بواری مێژوو داوە. بەڵێ زۆر سپاس مامۆستا بینەرانی خۆشەویستی قەلەندەرخانە لە کۆتایی ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەی قەلەندەرخانەدا زۆر سپاسی برای بەڕێز مامۆستا مۆفەق بیراودەلیەکەین کە ئامادە بوو لە بەرنامەی قەلەندەرخانەدا بۆ ئەوەی کە تیشتێک بخاتە سەر ژیان و بەرهەمەکانی شاعیرێک و نووسەرێکی گەورەی ناوچەی پشدەر کە ئەویش مامۆستا محەممەد فیدایە زۆر سپاس مامۆستا بۆ ئامادە بوون و زۆر سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆشتان لێ دەکەم هەروەها سپاس بۆ برای مۆزیسیان کە ئامانجغازی کە بە ئامێری چەلۆ یا ڤیۆلۆنسێڵ بەشداری بەرنامەکەمانی کرد هەروەها سپاس بۆ هاوکارم خەندەخان و هیوادارم کۆتایی بە بەرنامەکە بێنێت بە شعرێکی مامۆستا محەممەد فیدا هەر شاد و کامەران من پێنج خشتەکیەکی فیدا لەسەر هۆنراوەی مامۆستاقانێ جەزرەبە و لێدان و گرتن دیارە لەم ئێرانەیە
زۆڵم و جەور و نامرادی کردەوەی شاهانەیە. تازە ڕزگاریم نەماوە گۆڕم ئەم زیندانەیە. ئاخرین ماڵی ژیانم کونجی بەندین خانەیە. ئەم کەلەپچە مەرهەمی زامی دڵی دێوانەیە. پیاو لەسەر دەست و زمانی چی بڵێ هەردێتە ڕێی. نابێ لای ناخۆش بێگەرچی دۆزەخیش بێ شوێن و جێی. بانگی ئازادی ئەوەندە خۆشە گوێ تێر نابێلی. بۆکی ئازادیم ئەوێ خوێنم خەنەس بۆ دەست و پێی. حەڵقە حەڵقەی پێوەنم بۆ پڵپڵە و لەرزانەیە. Mm-hmm.